بەڵێ بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر عادل باخەوانە کە هەمووکو مامۆستایەکی زانکۆ وەکو سۆسیۆلۆگێک هەمووکو سەرۆکی ئەو کۆنفرانسەی ئەمڕۆ لە سلێمانی بەڕێوە چوو بە ناوی پرسی سربەخۆیی و بنیاتنانی دەوڵەت. مەبەستمە لەو کاتێک کە لە بەردەستمایە لەگەڵ جنابی دکتۆر کۆمەڵێک پرسیار بکەم و وەڵامی بۆ وەربگرینەوە بەپی ئەو کاتێک کە لە بەردەستمانە لەوانە مێژووی سیاسی پرسی سربەخۆیی بە نسبەت کورد لە باشوور بۆ چەند قۆناغدا بەشە بێت و ئەگەر ئێمە هەڵسەنگانێک بکەین بۆ ئەم قۆناغە ئێمە لەکوێی ئەو پرسەداین لە ئێستادا. مەبەستمە پرسیاریەوە بکەم ئایا لە ئێستادا بە نسبەت کورد لە باشوور دەوڵەت زەرورەتە؟ ئایا بەبێ بوونی دەوڵەت بەبێ دەوڵەت ئەتوانین ئێمە ینی وەکو کائینێکی سیاسی لە گۆڕەپانی سیاسی نمایشی خۆمان بکەین و تواناکانی خۆمان بخەینەگەڕ و خۆمان بسەلمێنین وەکو ئەوترێت. حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ئەتوانێ بەبێ عێراق بکەوێتە سەر پێی خۆی، ئەتوانێت چیتر بکات. هیچ بژاردەیەکی دیکەی لە بەردەستایە جگە لە هەنگاونان بەرەو سربەخۆیی ومانەوە لەگەڵ عێراق. ئێمە دکتۆر مەبەستمە وەڵامی ئەو پرسیارەمان باتەوە ئێمە پێویستمان بە چ جۆرە دەوڵەتێکە؟ دەوڵەتێکمان ئەوێت وەکو دەوڵەتە باو تەقلیدیەکانی ناوچەکە ئەوانەی ئەیان بینین یان پێویستمان بە دەوڵەتێکە کە بتوانێت وەکو وترێت دەوڵەتێکی یونیڤەرسال بێت، دەوڵەتێک بێت کە لەسەر پێی خۆی بوەستێ، دەوڵەتێک بێت کە بتوانی شانازی پێوە بکەین، نەک دەوڵەتێک بێت کە نمونەیەکی یاخود تەقلیدێکی کۆپیەکی خراپی دەوڵەتەکانی دیکە بێت. ئەبێ ئێمە لە ئێستادا چی بکەین بە نسبەت پرسی ڕفراندەمی سربەخۆییەوە و چۆن لایەنەکان بخەینە بەردەمی بەرپرسیارەتیەک کە نەتوانن پاشەکشە لە سربەخۆیی بکەن. من زیاتر ناڵم لە پێشەکیەکە. دکتۆر عادل باخەوان مامۆستای زانکۆ و سۆسیۆلۆگ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە کە بە ئێمەت بەخشی ئەم شەو. مەبەستمە لەو پرسیارەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ کۆنفرانسێک لە زانکۆی سلێمانی بەڕێوە چوو بە هاوکاری کۆمەڵێک فاوندیشن و دام و دەستگای گرنگی جیانی و نێودەوڵەتی جەنابتان سەرۆکی کۆنفرانسەکە بوون. کۆنفرانسەکە بە ناوی پرسی سربەخۆیی و بنیادنانی دەوڵەت بوو. ئەم کۆنفرانسە بۆ لە ئێستادا وەک گرنگی چی بوو لە ئێستادا؟ ڕاستەکەی ئەم کۆنفرانسە لە چوارچەوەی پرۆژەیەکی ئەنتەرناسیۆنالە بە ناوی پانێلی ئەنتەرناسیۆنالی چوونە دەرەوە لە زەبروزەنگ کە 180 توێژەر لەسەر ئاستی جیهان بەشدارن تایە لە ئەمریکای باکوور، لە ئەمریکای لاتین، لە ئەفریقا، لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپا. ئەم 180 توێژەرە لە 10 گروپی توێژینەوان، هەر گروپێک تایبەتمەندە بە ئیشکالێتێک، گروپێک تایبەتمەندە بە ئیشکالێتی ڕادیکالیزیشن، گروپێکی تر تایبەتمەندە و کار لەسەر چۆنەتی چوونە دەرەوە لە ڕادیکالیزیشنەکە، ینی دێ ڕادیکالیزیشن، گروپێک لەسەر فێمینیزم، گروپێکی تریش کە کار لەسەر سربەخۆیی گەرایی و جوداخوازی و ئاوێتە خوازی، چونکە چەند زۆنێکی ترمان هەیە کە نە سربەخۆییانەوێ نە جیابوونەوەیانەوە بەڵکو یانەوێت تێکەڵ بە دەوڵەتی تر ببن. ئەوە پرسی دەوڵەت ئەمە ناوی گروپەکەی. ئەم گروپە من سەرپەرشتیاری ئەم گروپەکەم و نزیکەی 9 تا 10 توێژەری ئەنتەرناسیۆنال ئەندامن لەم گروپە. بەشێکیان لەسەر سوودانی شەکەن، بەسێکیان لەسەر کشمیر، بەشێکیان لەسەر تامولەکان، بەشێکیان لەسەر فەڵەستین و بەشێکیشان لەسەر کوردستان. مێژووی دروستبوونی ئەم پرۆژەیە ئەگەڕێتەوە بۆ ساڵ و نیوێک لەمە و پێش و ئێمە چوار کۆنفرانسمان لە بەردەستە. کۆنفرانسی یەکەمی لە پاریس کراوە و کۆنفرانسی دووهەمی گروپەکەی خۆشم لێرە لە سلێمانی کراوە، کۆنفرانسی سێهەمی لە لەندەن ئەکرێ، کۆنفرانسی چوارەمیشی لە بەیروت ئەکرێ. ئەو کۆنفرانسەکان ینی بە شێوەی زەمانی بەردەوامە بێ، بەڵام ڕێکەوت وای کردووە کە ئەم کۆنفرانسە ئێمە لە چرکەساتێکی زەمەنیە بکرێت کە کوردستان بەرەو ڕیفراندۆمە ڕۆ و گونجاوە بێگومان گونجاوە وشەی گونجاو ئەتوانم بەکاری بێنم، بەژن حکمێکی ئەخلاقیە لە کاتێکی زۆر ناسکایە بۆ چونکە کوردستان لە 25 مانگ 25 سپتەمبەر ڕیفراندۆمەکە و پرسی ڕیفراندۆمیش بووە بە یەکێک لە حیکایەتە گەورەکان لە ئێستا وێرەی کێڵگەی سیاسی کوردستانە، لەبەرەوە دەیبێتێکی زۆر گەرم لە هۆڵەکە ڕوویدا. باشە دکتۆر، بۆ نمونە ئەبینی لە سلێمانی ئەوە چەندین جارە لە هەولێر، لە دهۆک، لە شەمشەماڵ، لە شوێنەکانی دیکە کۆنفرانس ئەکرێت بۆ باسکردن لە سربەخۆیی و لەم کۆنفرانسانە لە بەشێکی ئەم کۆنفرانسانە خەڵکی غەیرە کورد
ئایا دۆستی کوردن یان تەنها توێژەرن و بابەتیان هەیە بە پێیداتەوە پێدرا و ئیشی خۆیانیان لەسەر کردووە توێژینەوەیان کردووە چ گرنگیەکیە بە نسبەت کوردەوە ئەگەر ڕێگەم پێ بدەی جیاوازیەک لە نێوان ئەم کۆنفرانسی ئێمە لەگەڵ کۆنفرانسەکانی ترکە لە هەرێمی کوردستان ئەکرێ لە KRG ئەکرێ لەوایە کە هەمیشە ئەو توێژەرانەی کە لە دەرەوە دێن بۆ قسەکردن لەسەر ئەزمموی هەرێم دێن بۆ قسەکردن لەسەر سربەخۆی کوردستان دێن بەڵام تایبەتمەندێتی ئەم کۆنفرانسی ئێمە لەوایە کە توێژەرەکانی ئێمە نەهاتون قسە بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوە هاتون نهاتون قسە لەسەر هەرێمی کوردستان و پرسی سربەخۆی لە هەرێمی کوردستان بکەن بەڵکو هاتون دەرەنجامی توێژینەوەکانیان لەسەر پرسی سربەخۆی لە فەلەستین پرسی سربەخۆی لە سوودان پرسی سربەخۆی لە کشمیر پرسی سربەخۆی لە سریلانکا لە تامولەکان و بەشێکیشان پرسی سربەخۆی لە هەرێمی کوردستان ئەنجام واتە جیاوازەکە لەوەیە کە ئێمە ڕوبەری توێژینەوەمان لەسەر پرسی سربەخۆی زۆر فراوانترە لەوەی کە بەتەنها کوردۆسەنتریسم بین کوردۆسەنتریسم بەمانەشی بەمانەی ئەوەی کە هەموو جیهان لە سلێمانی و هەولێر و دووهەکە کورت بکەینەوە پێمان وایە بەتەنها ئەم 5 ملیۆنە لەسەر زەویە بە دوای سربەخۆیە ئەگەڕێ لە کاتێکا تەنها تامولەکان 100 ملیۆن کەسن 100 ملیۆن کەس کە گەلێکن بێدەوڵەت ئەو بانگەشەیە پەیوەندی بە واقع ئەوانەیە کاتێک ئەوترێ میلەتی کورد گەورەترین میلەتە لە دنیاە کە دەوڵەتی نییە وان نییە ئێمە تامولەکان دوو ئەوەی ئێمە و دەوڵەتی شانیە ئاجا ئەوە تایبەتمەندێت و پێم خۆش و ئاماژەی پێبدەم بەڵام خاڵێکی تر ئەوەی کە گرنگە ئەوەی کە ئێمە هەوڵ بدەین هەڵوێست جیا بکەینەوە لە معریفە تۆ وەکو ڕۆژنامەنووسێک من وەکو سۆسیۆلۆگێک ئەوی تر وەکو پۆلیتۆلۆگێک مافی ئەومان هەیە وەکو زات وەکو شخص وەکو تاک هەڵوێستمان هەبێت لەسەر سربەخۆیی کوردستان یا کشمیر یا سوودان و شوێنی تایبەتمان هەیە بۆ نمونە لەم بەرنامەی تو من ناتوانم هەڵوێستی خۆم دەرببڕم بەڵام لەو کۆنفرانسانە ئەبێ شوێنی هەڵوێست نەبێ ئەبێ شوێنی بەرهەمێنانی معریفەی بابەتیانە بێ لەسەر پرسی سربەخۆیی لە زۆنێک لە زۆنەکانە ئایا کوردستانی عراق بۆ نمونە پرسیارەکە بەم شێوەیە بابیکن بۆ ئەکادیمیەک کە لە کۆنفرانسێکە بەشدارێک ئایا کوردستانی عراق لەسەر ئاستی هەلومەرجی بابەتی لە دۆخێکی وایە کە بتوانێت سربەخۆیی خۆی ڕابگەێنێت لەسەر ئاستی لۆکاڵ لەسەر ئاستی ناسیۆنال لەسەر ئاسی ڕژۆنال و لەسەر ئاسی ئەنتەرناسیۆنال یعنی لە هەر چوار ئاستەکە هەلومەرج لەبارە بۆی ڕایبێنێ بەڵێ یان نەخێر ئەگەر نەخێر داتاکان چین ئەگەر بەڵێ داتاکان چین دکتۆر بینە سەرباسی مێژووی سیاسی پرسی سربەخۆی پێشتریش پێش بەرنامەکە لە وردە مناقەشەیەک وردە گفتوگۆیەک هەندێک باسمان لەما کرد یعنی مێژووی سیاسی پرسی سربەخۆیی لە هەرێمی کوردستان بۆکەی ئەگەڕێتەوە و ئێمە لەکوێی ینی ئەو جوغزە مێژوویە ئەگەر ڕێگەم پێ بدەیت پرسی سربەخۆیی کورتەکەمەوە لە باشووری کوردستانە چونکە ئەگەر بیبەمەوە بۆ کوردستانی ئێران و تورکیا سێ چوار بەرنامەمان پێویستە وانە بەڵام بۆ ئەوەی بەرنامەکە من 30 دقەیە لەم 30 دقەشە ئەبێ لەسەر ئەم چرکە ساتەی خۆمان قسە بکەین بۆ ئەوەیە پرسی سربەخۆیی ئەبەسمەوە بە باشووری کوردستانەوە من پێم وایە ئیشکالێتی سربەخۆیی لەگەڵ مەسعود بەرزانیە لەدایک نابێ و دروست نابێ بەڵکو مێژوویەکی زۆر کۆنتری هەیە بە کورتی ئەم مێژۆ من دابەشم کردو بەسەر 4 قۆناغا قۆناغی یەکەمیان چرکەساتی شێخ مەحموودە گوتارێکمان هەیە بە ناوی گوتاری ئەندیپەندەنتیسم کە لەسەر پان کوردیسم دروستە بێ پان کوردیسم یعنیش یعنی شێخ مەحموود کە لە سلێمانیە مەملەکەتێک دروست دەکا خەونی ئەو بریتێ لەشی خەونی ئەو بریتێ لەوەی کە ئەم دەوڵەتەی هەموو کوردەکانی دنیا کۆ بکاتەوە لە ناو چوارچەوەی پرۆژەی گوتاری سربەخۆیی گەراییە بەڵام ناوەسم لەسەری چونگامە پێویستە تەحلیلی بکەین بە وردی دوای ئەوە چرکەساتی ژەنەڕاڵ بەرزانیە لە 46 ئاواتە چرکەساتی دروستکردنی پارتی دیموکراتی کوردستان کە ئەم گوتارە گۆڕانکاری ستراکتۆراڵی بەسەرادێ ئێمە لە لووتکەوە دائەبەزین بۆ خواری خوارەوە خواری خوارەوە بریتێ لەشی بریتێ لەوەی قوبوڵی ئەەکەین کە عراقی بین پشت ئەەکەینە گوتاری بیناکرا و لەسەر پان کوردیزم گوتاری سربەخۆیی گەرە کە ئەبین بەشی ئەبین دیموکراسی بۆ عراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان واتە ڕاستەوخۆ گوتاری سربەخۆیی گەرایی قوبوڵی ئەکات کە کوردستان ببێ بە بەشێک لە عراق لە شرکەسات دوای ئەوە قۆناغی سیام بریتێ لە بریتێ لە قۆناغی ڕاپەڕینە مەزنەکە و من ناو قۆناغی KRG دامەزراندنی KRG حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی KRG گوتارێکی سربەخۆیی سەر لە نوێ تەحول ئەکاتەوە بەرزە بێتەوە
بەرزبوونەوەکە بەماناشی بەمانەوەی کە لە ئۆتۆنۆمی ئێستا لە نوێ پشتی تێکەین و ئەڕۆین بەرەو فیدرالیسم ئەم فیدرالیسم بێگومان ڕێگوڕیشەکانی ئەدۆزرێتەوە لە ناو گوتاری یەکێتی نیشتمانی کوردستانە کە لە هەشتاکانە داوای مافیشارەی خۆنووسینەکە و هەموو ئەو حیزبانەی کە لە ناو KRG و تەنانەت دەرەوەی KRGشن ئەم گوتاری فیدرالیسمە قبول ئەکەن وەکو گوتاری کۆی کوردەکان لە کوردستانی عێراقا بەڵام تەماشاکەین لە 2003ەوە بە تایبەتی لە 2005 سەر لە نوێ ئەم گوتارە تەحول دەکاتەوە بۆی بەرەوسەرەوە بڕات هاتاوەکو بگاتەوە بەشی بکاتەوە بە گوتاری سەربەخۆیی ئەندیپەندانتیسم بەڵام زۆر گرنگە کە ئێمە جیاوازەیەکی ئپیستیمۆلۆژی بکەین لە نێوان ئەو ناوەڕۆکەی کە ئێستا گوتاری سەربەخۆیی گەرایی هەڵی گرتووە لەگەڵ ئەو گوتارەی کە شێخ محمود هەڵی گرت بوو ناوەڕۆکی گوتاری سەربەخۆیی گەرایی لای شێخ محمود بریتی بوو لە پانکوردیسم بەڵام ئەم گوتاری سەربەخۆیی کە لەم چرکە ساتە هەڵگیراوە پانکوردیسم وەکو وەهمێک تەماشاکە وەکو وەهمێک کە بە هیچ شێوەیەک لە هیچ زەمینەیەکی واقعا بوونی نەبووە واتە تۆن بە درێژایی مێژوو ئەگەر بگەڕێیتەوە بۆ سەرەتای هەموو سەرەتاکانی مێژوو شوێنێکت دەست ناکەوێت کە کورد دەوڵەتێکی هەبوو بێ کورد لە ژیانە دەوڵەتی نەبووە بەمانە مۆدێرنەکەی بەمادنا مۆدێرنەکەی دەوڵەت و مادەم دەوڵەتی نەبووە نەتەوەیەکیشی نەبووە بۆ ئەم دەوڵەتە چونکە لە کۆتاییە ئەوە دەوڵەتە نەتەوە دروستەکان من لەگەڵ ئەو تێزانە نیم کە پێی وایە نەتەوە دەوڵەت دروستەکان بەڵکو لە زیاتر لەگەڵ ئەو تێزانەی ترام کە دەوڵەت نەتەوە دروستەکات تو ئەتوانیت ئیتنی تابێ کورد ئیتنیە کە بە درێژایی مێژوو هەبووە بەڵام ئەم ئیتنیە دەوڵەتی نەتەوەی نەیتوانیەوە بپەڕێتەوە لە ئیتنیسم بۆ دەوڵەتی نەتەوە ئەگەر ڕێگام بدە یەک ڕستە کۆتایی پێیان کورد گەورەترین گەلێکە کە دەوڵەتی نییە بەڵام لە ناو دەوڵەتێکە کە نەتەوەی نییە کە نەتەوەی نییە وەکو لا گفتوگۆکەی پێشترا وڵمان شکستی گەورەی عێراق لە چیە لەوەیە کە بە درێژایی 1% لە دروستبوونی نەیتوانی نەتەوەیەکی عێراقی دروست بکە ئیتنیەکت هەیە بە ناوی عەرەب ئیتنیەکت هەیە بە ناوی کورد نەیتوانی لەم دوو ئیتنیە بێت نەتەوەیەک دروست بکە بە ناوی نەتەوەی عێراق ئێستا ئیتنەکانش دابش بوون بەسەر چین ئیتنی عەرەبی دابش بوو بەسەر کۆمینۆتەی سوننا کۆمینۆتەی شیعە ئەو دەسەڵاتی کە ئێستا لە بەغا هاتە دەسەڵاتێکی کۆمینۆتێرە دەسەڵاتێکی کۆنفیسیۆنال مەذهبیە ئەم دەسەڵاتە مەذهبی لەبەرەوە من پێم وایە ئەم گوتاری ناسیۆنالیزمە کە ئێستا لە کوردستانە ئیشەکە پانکوردیسمی خستۆتە نێوان دوو کەوانەوە بۆ هەمیشەیی هیچ گرفتی نییە کە بۆ نمونە ئێران ببوورە سووریا تورکیا کورد هەیە یانە مشکلەی ئەو نیە مشکلەی سەرەکی ئەم گوتارە ئیشکالێتی سەرەکی ئەم گوتارە بریتێ لە چی بریتێ لە دروستکردنی دەوڵەتێک لەسەر ئەم خاکە کە پێی وترە کوردستانی عێراق بۆ گەلێک بۆ کۆمەڵێک گەل زیاتر لە گەلێک کە هەندێک بەڵێ هەر لەو ڕۆژەوە لەگەڵ ئەوەی شێخ مەحموودە جیاوازە کە ئێستا بڵین ئەکرێت ئەم دەوڵەتە وەکو سەرکردایەتی سیاسی کوردیش قیادەی سیاسی کورد ئاماژەی پێدەن ئەڵێن ئەم دەوڵەتە دەوڵەتی کوردی نییە دەوڵەتی کوردستانیە واتە تاکێکی کورد لەگەڵ تاکێکی عەرەب لەگەڵ مەسیحیەک لەگەڵ ێزدیەک لەگەڵ هەر پێکهاتەیەکی دیکە لەگەڵ تورکمانێک هەمان مافیان هەیە و یەکسانن بەرامبەر بە یاسا و بەرامبەر بەوەی کە ژیانی خۆشیان بکەن ئەمە یەکێکە لەو گرەوە نەکێکێکە ئەمە تاکە گرەوی یەکلاکەرەوەیە کە نوخبە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەیکەن ئەبێ بیکەن و ئەیکەن ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای بیستەکان بە درێژایی سەدەی بیستەم لە بیستەکانەوە هەتا کۆتایی سەدەی بیستەم ناسیۆنالیزمی عەرەبی و کۆی ئێلیتی تورک فارس ئەو وڵاتانی کە لەم هەمیشە ئەم گرەوەیان کردو کە ئێمە دێن نەتەوەیەکی سیاسی دروستەکەین بەڵام بە درێژایی سەدەی بیستەم شکستان هێناوە لەوەی کە بتوان نەتەوەی سیاسی دروستکەن بە پێشەوانەوەی دووشتیان دروست کردووە یا هاتوون دەوڵەتیان لەسەر ئیتنیسیزم دروست کردووە یاوانی تریان تێکشکانوە بەڵێ ئەوەیە بێگومان یا هاتوون دەوڵەتیان لەسەر کۆنفیسیۆنالیزم یعنی باڵێن مەسەبگەرا دروست کردووە ئەم کاتێک تۆ ئەمە ئەەکەی بە بنەمای دروستکردنی دەوڵەت یعنی ئەبێ بە دەستێکی پۆڵین لە هەموو جیاوازیەکانی تر بدەیت لە هەموو ئەوانی تر بدەیت کە لە تۆ ناچن یا لە ئاینە لە تۆ ناچن یا لە ئیتنیە لە تۆ ناچن لەبەرەوە تۆ تەماشاکە لە عەرەبی سعودیا چ کارەساتێک ڕوئەدا لە عێراق لە تورکیا چ کارەساتێک ڕوویداوە لە ئێرانە لە هەموو ئەمانە کارەساتی گەورە ڕوویانداوە بۆ چکە هەمویان فەشەریان هێناوە لەوەی کە بۆ ئەم دەوڵەتانەی کە هەیەیانە نەتەوەی سیاسی دروست بکەن ئەمەوێت دووبارەی بکەمەوەیەکێک لە توێژەرە بەریتانیەکەمان کە بە ئەسڵ سوودانیە
تێبینێکی زۆر جوانی کرد وتی ئەوەی کە سەرنجم ڕائەکێشێ لەم کۆڵا ئەوەیە کە کوردەکان ئێمە چەند توێژینەوەیەکمان پێشکەش کرد لەسەر فەلەستین لەسەر سوودان لەسەر کشمی لەسەر تامولەکان لەناو هۆڵەکە زۆر بەدەگمەن کوردێک هەستا پرسیار بکە لەسەر ئەوەی کە چی لە سوودان ڕوئەدا چی لە فەلەستین ڕوئەدا تەواویکەم وەک ئەوەی کە کوردەکان پیان وابێ لە دەرەوەی ئەم 5 ملیۆن بەشارە لەسەر زەویە هیچ شوێنێکی تر بوونی نیە وەک ئەوەی کە کوردەکان هیچ گرنگێکیان نەبێ بەو دنیایی کە تیاژن لە کاتێکە هەموو دنیا تێکەڵ بە یەکتر بووە من ئەمەوێ بڵێم چی بڵم بەداخەوە نخبەی سیاسی ئەمە بە شێوەیەکی گشتی وەکو گوتا ڕاستە ئەبەی کە تۆ وتت هەڵیان گرتووە بەڵام لەسەر ئاسی پراکتیک کاتێک ئەیان خەیتە ئیمتیحانەوە لە کۆنفرانسێکی ئاوایە چونکە ئەوانەی کە لە کۆنفرانسەکە بوون بەشێکی زۆر بوون لە ئێلیتی کورد لە دەستەبژێری کورد دەستەبژێری ئەکادیمی ڕۆژنامەنووس خوێنکاری دکتۆرا خوێنکاری ماستەر و پەرلەمانتاری حیزبەکان حیزبە جیاوازەکان و بەشێکی زۆر لە بیرمەندەکان کە لەوێ بوون بەشداری کۆنفرانسەکان کرد بەڵام لە کاتێکە لەگەڵ ئەوەشەکە هەڵگری ئەم وتارن کە تۆ باست کرد وەکو پرسیار ئیماژدان ئاماژەت بێت لە ئیمتیحانی کۆنفرانسەکە هەموو دنیایان کۆ کردەوە لە چیان لە کورد وەکو ئیتنیەکە زۆر بەدەگمەن گوێت لە دەنگی کوردستانی ئەبوو وەک ئەوەی کە ئێمە بمانەوێت دروستکردنی دەوڵەتێک بە مانا سیاسەکەی کە بیەوێت نەتەوەیەکی سیاسی دروست بکە یعنی چی نەتەوەیەکی سیاسی دروست بکە ئەو بەنگلادیشیە یاخود ئەو سەنێگالیەی کە ڕەشپێسە و لە ئوتێلەکە ئیشەکات و ئوتێلەکە پاکەکاتەوە بەڵام 5 ساڵە لەم خاکە ئەژی مافی ئەوە هەیە کە ببێ بە خاوەنی جنسی وەکو من و تۆ و خۆی بۆ سەرۆکایەتی ئەو دەوڵەتەی کە من و تۆ دروستەکەین بپاڵێوێت وەکو تۆ هەمان مافی ئەوە هەیە کە بێ بە وەزیری بەرگری یعنی مەبەستمەوێت ئەبێ بە هاوڵاتێک ئینتیمای ئەبێ لەسەر ئەرزی واقعش ئەمە بسەلمێنرێت نەک تەنها لە چوارچێوەی گوتارە بمێنێتەوە ئەو پرسیارەی ئەو تێبینی تۆ زۆر زۆر جوان ئەگەر دەوڵەتی ئەگەر نخبە جیاوازەکانی کوردستان لە هەولێر سلێمانی دهۆکە و کەرکووک ئەم نەتوانن ئەم تێزانە لە ئاستی تێوری دابەزن بۆ ئاستی پراکتیک و بەرجەستەی بکەن بە فیعلی نەتەوەیەک دروست نەکەن بۆ ئەم دەوڵەتە لە کۆتایە ئێمە ئەبین بەچی ئێمە ڕێک وەکو هەمان مۆدلی تورکیا کۆپێکی عراق کۆپێکی تورکیا کۆپێکی ئێران دروست دەکەن ئەو کاتا بین بە دەوڵەتێکی قەمعی ناچارە بین لە پێناوی پاراستنی ئیتنی کورددا هەموو گروپە کۆمەڵایەتی و سیاسی و ئاینەکانی تر بسڕینەوە باشە دکتۆر ینی ئەگەر باسی ئەو دەوڵەتە بکەین لە ئێستادا زۆر جارگوێمان لێ بێ وچێت کورد کوا پێویستی بە دەوڵەتە کێشەی کوردکەی دەوڵەتە ینی من گوێم لێ ئەبێت لەلایەن وەکو خۆش دوتی ئەوانە ئیلایتنەوەی نخبەنەوەی دەستەبژێری کۆمەلگەن ئەڵێن کوای ئەمە پێویستمان بە دەوڵەتە من ئەمە ئەوە لە جەنابتان بپرسم ئایا دەوڵەت لە ئێستادا بۆ تاکی کورد بۆ سیاسەتمەداری کورد گرنگە بوونی هەبێ بۆ ئەوەی ئەویش بوونی هەبێ لە نێو کەمەڵگەی نێودەوڵەتی وەڵامەکەی من زۆر ئاشکرایە من پێم وایە KRG 26 ساڵی تەمەنی تەواوەکە باش نییە لە 92 تا 2017 بێ بە 26 ساڵی تەواو لە ماوەی ئەم 26 ساڵیە ئێمە چەندین کابینەمان گۆڕیوە وانە چەندین سەرۆکی وەزیران و وەزیر و ئەندام پەرلەمان و هەموو ئەمانەمان گۆڕیوە لە KRG ئێمە سیستمێکی سیاسیمانەیە سیستمێکی ئابووریمانەیە سیستمێکی کۆمەڵایەتیمانەیە سیستمێکی عسکەریمانەیە تەنانەت سیستمێکی ئاینیشمانەیە بە بۆچوونی من لە ماوەی ئەم 26 ساڵە ئەوەی KRG توانیوێتی بیکە ویستوێتی بیکە کردوێتی پێم وایە لە ماوەی ئەم 26 ساڵە ئێمە بەچاک بەخراپ بۆ نمونە دروستکردنی مەودای گەورە لە کۆمەلگای ئێمە لە نێوان گروپە کۆمەڵایەتەکانە گروپێکت هەیە لە سەرەوەی کۆمەلگا دانیشتووە گروپێکیشت هەیە لە خوارەوەی کۆمەلگا دانیشتووە لەسەر ئاستی بۆ نمونە سیستمی سەربازی تۆ تەماشاکەی کۆمەڵێک پێشمەرگەت هەیە کە سەر بەکەی ئارجین بەڵام چەندین فەیلق و فەوج و نەزانینیت هەیە کە سەر بەکەی ئارجینین سەر بە شتی ترن سەر بە ستراکتۆری ترن بۆ نمونە سەر ستراکتۆری حیزبی و هەروەها سیستمی ئابووری و هەروەها سیستمی ئاینی سیستمی کۆمەڵاتی کاتمانە بڕۆینە ناو تەفاسیلەکانی و فەڕەنسیەکانی شەڵەن شەیتان لە ناو تەفاسیلەکانە خۆی شاردوێتەوە ئەگەر بڕۆمە و شەیتانانە بێن خەبەر بێنم کاتێکی زۆرترمان بە کورتی و بە ملاحەزی تێزی من بریتێ لە چی بریتێ لەوەی لە 26 ساڵی ڕابردووە ئێمە بەشێک نەبووین لە دەوڵەتێک هیچ شتێک ئێمە بە دەوڵەتێکەوە نابەستێتەوە کە عێراقە جگە لە مەیدانی دراوەکەی لێ دەربێنە KRG هیچ شتێک ئەربیل هەولێر نابەستێتەوە بە بەخاوە ئەمەیە دووهەم لە هەمان کاتە دەوڵەتیش نین ئێمە دەوڵەت نین بۆ
یەک داتای بچووک دەدەمێت داتایەکیشنە ئەندیکاتۆر ئاماژەیەکی بچووک زۆر بچووکە دەدەمێت کە ڕەنگە دەرگات لێ بکاتەوە لەسەر زۆر شت لە پاریسا لە لەندەنە لە واشنگتۆنە نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان KRG لەم وڵاتانە ئێمە شتێکمان نییە بە ناوی چوارچێوێکی سیاسی کە نوێنەراتی KRG بکە بەڵکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیمانەیە ناچارین ئێمە لە پاریسا ڕێکخراوێک دروست بکەین لە لەندەنە لە پاریسە لە واشنگتۆنە ئەم ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ناحکومی دروستی بکەین لە ئاخیری شاناوی بنین KRG بۆ ئەوەی وەکو ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ناحکومی مامەڵە بکە لەگەڵ کۆمەلگای فەڕەنسی و لەگەڵ مەبەستم ئەوەیە ئێمە نەبەشێک بووین لە دەوڵەتێک لە 26 ساڵی نەخۆشمان دەوڵەتین ئێستا چی بکەین KRG کەوتوتە لە کۆڵانێکی داخراوایە حکوومەتی هەرێم لە کۆڵانێکی داخراوایە بۆ هەر کوێ لەنا ئەم کۆڵانە داخراوە بە چەپ ئاڕوا سەری ئەکێشێ بە دیوارێکە بەڕاستە ئاڕوا سەری ئەکێشێ پێشەوە ئاڕوا سەرێکی بەگیشدانێ ئەکەوێت بەسەر دیوارێکە لەناو ئەم کۆڵانە داخراوە یا ئەوەیە دوو اختیارمان لەبەردەسە اختیاری سێم و لەبەردەسانیە یەکەم ئەوەیە ببینەوە بە بەشێک لە دەوڵەتی عێراق بۆنا وەکو جاری جاران بەڵکو خراپتریش چونکە جاری جاران دەوڵەتێکی مرکزی تا بوو ئێستا تۆ حەشتی شعبیت هەیە تۆ کۆمینۆتەی سونیت هەیە تۆ کۆمینۆتەی شیعەت هەیە تۆ دەسەڵاتێکی سنتراڵیشت ئەبێ ببینەوە بۆ دەوڵەتەکە ئێستا لە بەقا هەیە و هەمووشمان بە ئیعرابەوە ئەیناسین وانە ئەتوانین بزانین لە چەند پیت و لە چەند خاڵ و لە چەند حرف پێک هاتووە پێویست ناکات بڕۆمە ناو تەفاسیلەکەی وانە ببینەوە بۆم دەوڵەتە بۆنا ئەگەر گەلی کوردستان ئەگەر کوردستانیەکان ئەوانەی کە هاوڵاتین لەسەرم خاکە ئاژین دەنگ بدەن بەوەی کە ببینەوە بە بەشێر لە عێراق بۆنا اختیاری خۆیانەوە ئەگەر ئەمەشیان ناوێت کە ببینەوە بەو دەوڵەتە شیعیەی کە ئێستا بەغا ئەبا بەڕێوە بەو دەوڵەتی میلیشیایی کە ئێستا بەغا ئەبا بەڕێوە بەغای حەشتی شعبی ئەگەر ناتانەوێت کورد نایەوێت هەرێم نایەوێت کوردستانیەکان نایەنەوێت ببن بە بەشێک لە حەشتی شعبی اختیاری دووەمەیە اختیاری دوم بریتێ لە چی بریتێ لەوەی کە KRG ئەبێ وەکو مادەیەک لە فیزیا باسیەکەی نەبێت تحول بکە بێ بە شتێکی تر چونکە ناتوانێت وەکو ئەوەی کە ئێستا هەیە بمێنێتەوە گەشتۆتە بنبەست KRG گەشتۆتە بنبەست ئێستا لە چرکەی دو نەفەسیەتی دو هەناسەیەتی ئەمرێت ئەنجا بۆ ئەوی بێ بە شتێک تەنها دەوڵەتە لە بەردەستایە بکرێ بە چی دەوڵەتێک KRG پرسیاری ئەبێ پرسیاری نخبەی کوردی لە ئەم چرکە ساتە یا مادەم ناگەڕێنەوە بۆ بەغا پێم وانە من بە شێوەیەکی گشتی پێم وانە کورد بێ ببێتەوە بە بەشێک لە بەغا پێم وانە تەنانەت ئەوانش کە دژی ڕیفراندۆمن بە باڵا حرە ڕادیکاڵەکەشەوە کە لەم چرکە ساتە لە ململانیایە لەگەڵ ڕیفراندۆمە پێم وانە بێوێت کە کوردستان ببێتەوە بە بەشێک لە بەغای حەشتی شعبی لە حکوومەتی عێراقی ڕستە و تاوەیەکەم قەستەکەش دەمێ بەڵام پرسیاری هەموو ئەم نخبانە ئەبێ لەم چرکە ساتە ئەوە بێ کە ئێمە ئەم کوردستانە ئەم مادەیە کە ئەبێت تحول بکە بە چ جۆرێک دەوڵەتی حیزب دەوڵەتی میلیشیا تۆ ئەڵێ ئەبێ بە چ جۆرە دەوڵەتێ زۆر بە کورتی من پێم وایە تەنها و تەنها ئاسۆیەکمان لە بەردەسایە بە یەک ڕستە ئێڵم ئەوەیە کە ئێمە ئەبێت ببێ بە دەوڵەتی نەتەوە بە مانا سیاسەکەی نەک بە مانا ئیتنیەکەی نەک بە مانا حیزبەکەی نەک بە مانا ترادیسیۆنەلەکەی نەک بە مانا تریبالیسمەکەی نەک بە مانا ناوچە گەرایەتەکەی نەتەوە بە مانا سیاسەکەی بەبێ ببوورە بەبێ بیناکردنی نەتەوەیەکی سیاسی ئەمە هیچ اختیارێکمان نییە جگە لە گەڕانەوە بۆ بەغا باش دکتۆر لە ئەکاونتی خۆشتەوە لە فەیسبوک ئاماژەت بەوە داوە کە گۆڤارێکی خاوەنی ئەتیباری فەڕەنسا داوا لێ کردووی کە تۆ توێژینەوەیەکی بۆ بنووسی کە لە ئۆکتۆبەر لە ژماری ئۆکتۆبەر بڵاوە بێت و ئاماژەت بەوە داوە لە کاتی کنە و پشکنین و گەڕانەکانە گەشتووی بەوەی کە بەڵگەنامەیەکی سەیر و جوان دەستکەوتووە کە لە 1920 لەم شاری سلێمانێ هەشتا لە سەتی خەڵک ئەڵێ سەر بەخۆی لە 2005 نزیکترین نمونە 98 قسووری خەڵک ئەڵێن بەڵێ بۆ سەر بەخۆی بەڵام لە ئێستادا زیاتر لە بازنەی سنێمانی زەخبۆتەوە بەرەی بەڵێ هەیە بە دەنگێکی دلێر و لە بەرامبەرە بەرەیەکی ئەڵێ نەخێت بەرەیەکیش لەگەڵ بایکۆتایە ئەبێت لە ئێستادا ئێمە لەگەڵ کامیان نابین یعنی ئەبێت پاڵپشتی لە چی بکەین و ئەوانەشی خۆیان بە ئەندازیاری ئەم پرۆسەیە ئەزانن ئەبێ بخێنە بەردەم چ مەسئولیەتەکەەوە بۆ ئەوەی نەژێوان ببنەوە نەلی بکشێنەوە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم بە کورتی زۆر زەحمەتە بە کورتی وەڵامی ئەمە بدەمەوە بەڵام بە کورتی وەڵامە دەمەوە چونکە ئەزانم بە کورتی وەڵامدانەوەکە دوایی تووشی کۆمەڵێک بەرپرسیارەتی گەورەمەکە بەس لەبەرەوەی کاتی بەنامەکەت نەماوە ناشارم بە کورتی وەڵام دەمەوە من پێم وایە
سەرکردایەتی سیاسی لە کوردستانە ئەرکی سەرشانێتی کە گوێ لە هەموو دەنگەکان بگرێ بە بۆ دەنگە حەرە ڕادیکاڵەشەوە کە نایەوێت ڕیفراندۆم لە کوردستانە بکرێ هەتەنانەت باوانش نەک هەر دەنگی ڕادیکال باوانش کە جنێویان پێدا زۆر گرنگە ئێمە لە کوردستانە واز لە سیاسەتی بە ناپاکیکردنی بەرامبەرەکانمان بێنین تەخوینکردنی بەرامبەرەکانمان بێنین ئێمە دەرگایەک بکەینەوە مەسافەیە بکەینەوە بۆ هاوڕێیانەگەر کاتم بنێ بۆی دکتۆر قسەکانی تاواکە فەرموو دکتۆر بۆ ئەوەی تەواوەکەم بە یەکڕستە بۆ ئەوەی تەنانەت دەنگە ناڕزایەکانش بتوانن گزارش لە خۆیان بکەن ئەوەی کە ئێمە جیا ئەکاتەوە بڕیارە ئێمە جیا بکاتەوە لە هەموو ناوچەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوەیە کە ئێمە لە وڵاتی ئێمە دەنگی لە دانکان ناگەن بە لە سەدانەوەدونەوە بەوەیە بڕیارە کە ئێمە دەنگی جیاوازمان بەوەیە کە لە ئەوروپا بەردەوام باسی کوردستانەکرێ یەکێک لە خاڵە ئیجابیەکان کە ئیشارەتی پێکرێ باس لە دیموکراسی ناکرێت چونکە خەونی دیموکراسی دوورە باس لە پرۆلیاریزمی سیاسی ئەکرێ ئەم فرەیی سیاسیە ئێمە ئەبێ بیپارێزین بە چی پارێزین بەوەی کە گوێ لە هەموو لایەکان بەڵام وەکو عادل باخەوان وەکو خۆم وەکو زات ئەوەیە کە من پێم وایە جگە لە سەربەخۆیی ئەمە هیچ ڕێگایەکی ترمان لە بەردەسانیە دکتۆر ئەگەر بکرێت بە یەک دێر وەڵام بیتەوە چکە هاوڕێیانم زوو پێمەڵەن کاتم تاوەبینوسم دێڕەکە دەرفەت بوار بۆ کشانەوە لەو ڕیفراندۆمەی 25 ماوە با منش یەک شتت پێ بڵێم بە یەک دێر هەر ئەکتەرێکی سیاسی لە کوردستانە جورئەتی ئەوە بکە لە ڕیفراندۆم بکشێتەوە دڵنیا دەکەمەوە کاک یادگار ئەگەر 66 وەکو ناپاکی ڕۆژپێتە ناو یادەوەری کۆلکتیڤی کوردیەوە ئەگەر سیوەکی ئاب وەکو ناپاکی ڕۆژپێتن ناو یادەوەری کۆلکتیڤی کوردیەوە کە ڕەنگە 66 ناپاکی نەبوو بێ کە سیوەکی ئاب پارتەکان تەفسیری خۆیان هەیە بووی بەڵام دڵنیا دەکەمەوە هەر ئەکتەرێک جورئەتی ئەوە بکە لە بەرزانیەوە هەتا ئەگاتە باخەوان ئەنی ڕیفراندۆمی کوردی تەعجیل بکە بە هەر نرخێک بێ لە یادەوەری کۆلکتیڤی کوردیا بێ بە ناپاکیێکی زۆر گەورە بەڵێ دکتۆر دیارە دانیشتن لەگەڵ جەنابتان گفتوگۆکە گفتوگۆیەکی پڕزانیاری و خۆشە بەڵام کات هەرێندا و کار بۆ دکتۆر عادل باخەوان سۆسیۆلۆگ و مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ کات و دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشید هەر بشین بەڵێ بینەرانی ئەزیز لەگەڵ دکتۆر عادل باخەوان کۆمەڵێک تەوەری باشمان گفتوگۆ لەسەر کرد بە پێ و کاتی کە لە بەردەستمانە بوو ڕێزیادگار فایق و ستافەکەم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئەوە کوردستان هەمیشە و هەردەم ئاوادان بێت بەخوای گەورەتان ئەسپێرم ماڵتان ئاوادان